ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیرەکان خوێنێتەوە بۆ ئەوەی سوێندی یاسایی بخۆن. بەڕێز نێچیروان ئیدریس بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەناوی خوای گەورە، من نێچیروان ئیدریس مستەفا بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز قوبات جەلال تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەناوی خوای گەورە و مێهرەبان، من قوبات جەلال تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز سینان عەبدولخالق ئەحمەد چەلەبی، بەناوی خوای گەورە و مێهرەبان، من سینان عەبدولخالق ئەحمەد چەلەبی وەزیری داد بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەڵ و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەڵ بکەم. اللهم وطن ملة مسلم خير روسن، اللهم أنا محزوبيت ماسن. بەڕێز مستەفا قادر مستەفا عەزیز، بەناوی خوای گەورە و میهرەبان، من مستەفا قادر مستەفا عەزیز وەزیری پێشمەرگە بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز عەبدولکەریم سوڵتان شەنگالی، بەناوی خوای گەورە و مێهرەبان، من عەبدولکەریم سوڵتان شنگالی وەزیری ناوخۆ بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز ڕێباز محەممەد عەبدوڵڵا محەممەد، بەناوی خوای گەورە و میهرەبان، من ڕێباز محەممەد عەبدوڵڵا وەزیری دارایی و ئابووری
بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندەکانی گەل بکەم. بەڕێز عەبدوڵڵا عەبدوڕەحمان عەبدوڵڵا. بناوی خوای گەورە و مێرەبان، من عەبدوڵڵا عەبدوڕەحمان عەبدوڵڵا کە ناسراوم بە ئاشتی هەورامی وەزیری سامان دەسروشتەکان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم بە تەواوی چاودێری بەرژەوەندەکانی گەل بکەم. بەڕێز ڕێکەوت حەمە ڕەشید کەریم محەممەد. بەناوی خوای گەورە و میهرەبان، من دکتۆر ڕێکەوت حەمە ڕەشید کەریم وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری گەل و خاکی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری پەرژەوەندەکانی گەل بکەم. بەڕێز پشتیوان سادق عەبدوڵڵا. بەناوی خدای گەورە و میهرەبان، من پشتیوان سادق عەبدوڵڵا وەزیری پەروەردە بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بگرم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندەکانی گەل بکەم. بەڕێز دەرباس عەبدوڵڵا ڕەسوڵ. بە ناوی خوای گەورە و میهرەبان، من دەرباز عەبدوڵڵا ڕەسوڵ وەزیری ئاودانکردنەوە و نوسوجێبوون بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم بە تەواوی چاودێری بەرژەوەندەکانی گەل بکەم. بەڕێز نەورۆز مەولود محەممەد ئەمین. بەناوی خوای گەورە و میهرەبان، من نەورۆز مەولود محەممەد ئەمین وەزیری شارەوانی و گەشت و گوزار بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دوورسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندەکانی گەل بکەم. بەڕێز یوسف حەمەد لوتفەڵڵا. یوسف سەمەد لوتفەڵڵا. بەناوی خوای گەورە و میهرەبان، من یوسف سەمەد لوتفەڵڵا وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندەکانی گەل بکەم. بەڕێز عەلی عوسمان حاجی بەدری سندی. بەناوی خوای گەورە و میهرەبان، من عەلی عوسمان حاجی بەدری سندی وەزیری پلاندانان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز محەممەد قادر محەممەد سەید.
بناوی خوای گەورە و میهرەبان من محەممەد قادر محەممەد ناسراو بە محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندەکانی گەل بکەم. بەڕێز خالد عەبدوڕەحمان ئەحمەد. بەناوی خوای گەورە و میهرەبان من خالد عەبدوڕەحمان ئەحمەد وەزیری ڕۆشنبیری ولاوان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز مەحموود ساڵح حەمەکەریم. بەناوی خوای گەورە و میهرەبان من مەحموود ساڵح حەمەکەریم وەزیری کاروباری شەیدان و ئەنفالکراوان بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندەکانی گەل بکەم. بەڕێز عەبدوستار مەجید قادر. بەناوی خوای گەورە و میهرەبان من عەبدوستار مەجید قادر وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندەکانی گەل بکەم. بەڕێز ساماڵ سەردار مەحموود. بەناوی خوای گەورە و میهرەبان من ساماڵ سەردار مەحموود وەزیری بازرگانی و پیشەسازی بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز جۆنسۆن سیاوەش ئەیۆ. شمت بابە بڕونەوە ڕۆحت قودشە من جۆنسن سیاویش ئەیۆ وەزیری گواستنەوە گەیاندن بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەڵ و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەڵ بکەم. بەڕێز کەمال سەلیم سەعید. بەڕێز کەمال موسلیم سەعید. بەناوی خوای گەورە و میهرەبان من کەمال موسلیم سەعید وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم.
بەڕێز سەلاح الدین بابەکر محەممەد بە ناوی خوای گەورە و میهرەبان من سەلاح الدین بابەکر محەممەد وەزیری کارەبا بە خوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. بەڕێز مەولود مراد محێدین بەناوی خوای گەورەی میهرەبان من مەولود مراد محیدین وەزیری هەرێم بە خوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. سوپاس. بەڕێز عەبدوڕەحمان عەبدوڕەحیم حەمەڕەزا بەناوی خوای گەورە و میهرەبان من عەبدوڕەحمان عەبدوڕەحیم حەمەڕەزا وەزیری هەرێم بە خوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندەکانی گەل بکەم. پیرۆزبایی لە هەمووتانەکەین فەرموون لە جێگەکانی خۆتان دابنیشنەوە. فەرموون. ڕستمەگرن وەرنەوە دانیشە جەنابە دانیشە تا ڕاستەکەینەوە بەو دوایی بە سوورەکان ڕاستەکەین. وتارەکەی کاکنەچی زۆر دووری درێژە ئەتوانێت دانیشتنی بخوێنێتەوە ئەبێ لەسەر مێنەسەر واللهی لەسەر مێنەسەر باشتر ئەبێت لەسەر مێنەسەر بەڕێزان ئێستا چینە خاڵی سێ لە بەرنامەی کاری ئەمڕۆی دانیشتنی پەرلەمانی کوردستان کە بریتیە لە خوێندنەوەی هەڵەگشتیەکانی بەرنامەی کابینەی هەشتەم کە لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێشکەشەکرێت. با فەرمێت. کراوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان ئێوارەتان باش. ئەمڕۆ ئێمە
کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەڵومەرجێکی زۆر ناسکدا ڕادەگەیەنین. هەرچۆن ساڵی 2003 پێویستیمان بە یەکدەنگی و هاوکاری و هەماهەنگی هەبوو بۆ پاراستنی بەرژەوەندی و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان لەم ساتەشدا کە عێراق بە بارودۆخێکی سەختدا تێپەڕ دەبێت، هەمان بیرکردنەوەی ئستراتیجیمان پێویستە تا هیچ لەو دەستکەوتانەی کە بەدەستمان هێناوە تا ژیانی هاوڵاتیان لە هەرێم و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بپارێزین تا بڕیارمان لەسەر ئاستی بەرپرسیارەتی مێژوودا بێت بەرامبەر بە خەڵکی خۆشەویستی کوردستان. بەڕێزان، کابینەی هەشت کابینەی هاوبەشی بنکەفراوانە کە گزارشت لە خواستی هێز و لایەنە سیاسیەکانی ناو هەرێمی کوردستان دەکات. ئەم ئەرکە وای دەخواست بە ئارامی و نەفەس درێژی مامەڵە لەگەڵ پێکهێنانی ئەم کابینەیە بکەین بۆ ڕێککەوتن لەسەر بنەمای هاوبەشی ڕاستەقینە لەسەر ئاستی ئەرک و پێداویستیەکانی ژیانی سیاسی ئێستای هەرێمی کوردستان. زۆر سوپاسی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین بۆ خۆڕاگریان دەربارەی پرۆسەی پێکهێنانی ئەم کابینەیە، بە تایبەتیش پاش ئەوەی حکوومەتی فدرال لە بەغدا موچەی هەرێمی بڕی. ئەم کارە ناحەقە و دژ دەستوریە ژیانی خەڵکی کوردستانی گەلێک سەخت کردووە. کاریگەری خراپی لەسەر ئابووری هەرێم و وەبەرهێنان هەیە. ئێمە هاوسۆز و هاوخەمی گشت گرفتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانین. لە چەند ساڵی داهاتوودا خۆڕاگری ئێستای خەڵکی کوردستان وەک قۆناغێکی نوێ ڕوبەڕووبوونەوەی زوڵم لە قەڵەم دەدرێ. ئێمە بێوچان هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشانە دەدەین تا جارێکی تر تووشی قەیرانی سیاسی و دارایی نەبینەوە لە هەرێمی کوردستان. ئەم کابینەیە هەوڵی تەواو دەدات بۆ بەدامەزراوەکردنی حکوومەتێکی کارا و شەفاف، بنەمای هاوڵاتی بوون، جیاکردنەوەی دەستهەڵات، ئاشتی و دادپەروەری کۆمەڵایەتی، مافی مرۆڤ و بەتایبەتی مافی ئافرەت و منداڵ، سەروەری یاسا و یەکسانی لە بەرامبەریدا، دابینکردنی خوشگوزەرانی، چاکسازی هەمەلایەنە و ڕاستەقینە، پاراستنی ژینگەی کوردستان، دۆزینەوەی چارەسەری گونجاو بۆ بەرنگاربوونەوەی هەموو جۆرە گەندەڵیەک لە دام و دەستگا و دامەزراوەکانی هەرێمی کوردستاندا. هاوڵاتی بوون پرەنسیب و بەهاو پێوەری یەکەمی کار و هەڵسوکەوتی حکوومەت لە دابینکردنی ماف و دەستنیشانکردنی ئەرک و ڕەخساندنی دەرفەتی یەکسان و وەک یەک بۆ گشت دانیشتوانی هەرێمی کوردستان بێ جیاوازی سیاسی و نەتەوەیی و ئاینی. کابینەی هەشت بە پشتبەستن بە مێکانیزمی سەروەری یاسا و بە دامەزراوەبوون کار دەکات بۆ لێکجیاکردنەوەی دەستهەڵات و ئەرک و بەرپرسیارەتی حکوومەت لە کار و چالاکی حزبی. کابینەی هەشت کابینەی حکوومەتی هاوبەشە. پێکهاتەکانی ئەم کابینەیە هاوبەشی ڕاستەقینەن لە حکوومەتدا، چ لە هەڵسوکەوتی بەڕێکردنی ئەرکی حکوومەت و چ لە بڕیاردان و چ لە ئەستۆگرتنی بەرپرسایەتی بەرامبەر گشت ئەو بڕیارانەی کە دەدرێت. حکوومەت مڵکی هەموو تاکێکی کوردستانە و کار بۆ خوشگوزارانی و دەستەبەرکردنی خزمەتگوزاری و بەرژەوەندیەکانیان دەکات. هاوبەشان لەم کابینەیەدا بەڵێنیان لە ئاستی بەرپرسیارەتی و توانای ئابووری و دارایی و کارگێری دەستهەڵاتی حکوومەتدا دەبێت و پێکەوە
بەرپرس دەبن لە بڕیارەکانی. هیچ لایەنێک نابێتە ڕێگر لە جێبەجێکردن و پیادەکردنی بڕیارەکانی. ئێمە وەک لایەنە هاوبەشەکانی پێکهاتەی ئەم کابینەیە بە دەنگ و متمانەی هاوڵاتیان حکومڕانی ئەم هەرێمە دەکەین. بە ئیرادەیەکی بەهێزەوە کار دەکەین بۆ هێنانەدی ئەو بەڵێنانەی بە هاوڵاتیانمان داوە و خزمەتیان دەکەین. کارکردنی چەند حزبێکی جیاواز لە حکوومەتی هاوبەش دەکەینە هۆکارێک بۆ پتەوکردنی بنەمای دیموکراسی لە کوردستاندا. پێکەوە ژیانی ئاشتی، ڕێزگرتن لە جیاوازی بیر و بۆچوون و ئازادی ڕۆژنامەگەری و حکومڕانی لە ژێر چەتری کاری هاوبەش سنگفراوانی گەلی کوردستان دەباتە ئاستێکی نوێ لە مێژووی سیاسیماندا. ئێمە دەبێت هەنگاوی گەورە بنین بۆ بەدیهێنانی خەونی نەوەی پێش خۆمان بۆ کوردستانێکی ئارام و سەقامگیر لە سایەی دەستهەڵاتی خۆماڵیدا. ئێمە بەرپرسارانە داهاتووی خۆمان دەستنیشان دەکەین و هەنگاوی پێویست بۆی دەهاوێژین. بەڕێزان، یەکێک لە ئەرکەکانی ئەم کابینەیە گرتەبەری سیاسەتی ئاشتی خوازانە دەبێت بۆ چارەسەرکردنی کێشە چارەسەر نەکراوەکانی تا ئێستا و ئایندەی هەرێم لەگەڵ حکوومەتی فدرالی عێراق، بە تایبەتی کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و جێبەجێکردنی مادەی 140 دەستور. هەوڵ دەدەین پێکەوە بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان و بە هاوکاری لایەنە سیاسەکان هەنگاوی پەلە بنین بۆ دامەزراندنی ئەنجومەنێکی دانوستاندن بۆ ڕێککەوتنی سیاسیمان کە گزارشت لە ئیرادەی خەڵکی کوردستان بکات. کابینەی هەشت زەمینەی لەبار دەڕەخسێنێ بۆ کارکردنی ڕۆڵی چاودێری پەرلەمان لەسەر حکوومەت. لە هەمان کاتدا ئێمە داوای متمانە و پاڵپشتی پەرلەمان دەکەین تا پێکەوە خزمەتی چاوەڕوانکراوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین. کابینەی هەشت پەیوەندی و هاوکاری و هەماهەنگی بەردەوام و پتەوی لەگەڵ پەرلەمانی هەرێمی کوردستان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەبێت. هەرێمی کوردستان ناوچەیەکی تاڕادەیەک دەوڵەمەندە، بۆیە ئامانجمان بەدیهێنانی بەردەوام و جۆراوجۆرکردنی سەرچاوەکانی داهات و خۆنەبەستنەوە بە تاکە سێکتەری نەوتە لەم هەرێمەدا. کار دەکەین بۆ گەشە پێدانی کەرتی کشت و کاڵ و پێشەسازی و بازرگانی و خزمەتگوزاری و کەمکردنەوەی جیاوازی هەڵومەرجی ژیانی گوند و شار، بەزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریە سەرەکیەکانی کار و ئاو و کارەبا و ڕێگاوبان کە گونجاو بێت لەگەڵ گەشەی ئابووری بەرچاوی کوردستان و بەرزکردنەوەی ئاستی بژێوی تاک و پەرەسەندنی و بەرهێنانی خۆماڵی و بیانی لە ڕێی بەگرخستنی تەواوی توانا و سەرمایەی مادی و مرۆیی لە هەرێمی کوردستان. لەم بوارەدا دەبێت ئێمە چالاکانە کار بکەین بۆ جێبەجێکردن و چەسپاندنی لامەرکەزی، جیاکردنەوەی دەستهەڵاتەکان، ڕێککەوتن لەسەر هەموارکردنی ئەو یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە لە وڵاتەکەمان. گرنگی دەدەین بە کەرتی پێشەسازی و گەشت و گوزار، پشتگیری کەرتی تایبەت دەکەین بۆ ئەوەی ڕۆڵی خۆیان ببینن لە ئاوەدانکردنەوە و گەشەی ئابووری لە هەرێمی کوردستاندا. پەرە دەدەین بە سیاسەتی و بەرهێنان لە کوردستان بە شێوەیەک کە گونجاو بێت لەگەڵ گەشەی ئابووری و کۆمەڵایەتی قۆناغی داهاتووی کوردستان. لە بەرنامەی کابینەی هەشدا بەردەوام دەبین لەسەر چاکسازی سیستەمی پەروەردە و خوێندنی باڵا و فێرکردن بە دابینکردنی پێداویستیەکانیان و بەرزکردنەوەی ئاستی زانستی مامۆستایان. بایەخ دەدەین بە توێژینەوەی زانستی و خوێندنی پێشەیی بە مەبەستی فراهەمکردنی دەستەی کاری کارامە و بەتوانا بۆ بازاری کار و
کەمکردنەوەی ڕێژەی نەخوێنەواری لە هەرێمی کوردستاندا. هەروەها لە کەرتی تەندروستیشدا کار دەکەین بۆ پەیڕەوکردنی سیستەمی تەندروستی پێشکەوتوو و جیاکردنەوەی کەرتی گشتی و تایبەت لە خزمەتگوزاریەکانی تەندروستیدا. کابینەی هەشت ئاوری زیاتر لە ژیان و گوزەرانی کەسوکاری شەهیدان و قوربانیانی ئەنفال و کیمیاباران و زیندانیانی سیاسی دەداتەوە. کار دەکەین بۆ باشترکردنی ژیان و گوزەرانیان. کار دەکەین بۆ ڕێخستنەوەی بەرنامەی نیشتەجێبوون بە شێوازێکی هاوچەرخ و چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوون بە تایبەتی بۆ چین و توێژە کەم دەرامەدەکان. ئێمە شانازی بەم بارودۆخە ئارام و ئاسایشە دەکەین کە لە جەرگەی ناوچەیەکی پڕ تند و توژی و شەڕ و تێرۆر و تۆقاندن بە هیمەت و وریایی و کاری دڵسۆزانەی هێزی پێشمەرگە و پۆلیس و ئاسایش بۆ هەموو خەڵکی کوردستان دەستەبەر کراوە. لەم ڕوانگەیەوە حکوومەتی هەرێم کار دەکات بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی هێزە چەکدارەکانی هەرێم و بەرزکردنەوەی ئاست و توانا و لێهاتوویان بە نیشتیمانکردنیان ئەرکی گرنگی ئەم کابینەیە دەبێت. کابینەی هەشت هەوڵ دەدات بە ڕێکاری یاسایی چاو بە سیستەمی خانەنشینی و موچەدا بخشێنێتەوە بە جۆرێک کە هاوڵاتیان بە شێوەیەکی دادپەروەرانە لێی سوودمەند بن. هاوبەشان لەم کابینەیە کار دەکەن بۆ دروستکردنی سندوقی کوردستان بۆ داهاتی نەوت و دامەزراندنی کۆمپانیای نەوتی هەرێم وەک لە یاسای ژمارەی 22/2007 تایبەت بە نەوت و گازی هەرێم داهاتووە. کابینەی هەشت بەردەوام دەبێت لە پەرەپێدان و هاوکاری و هاندانی کەرتی تایبەتی ناوخۆ و ڕەخساندنی هەڵومەرجی گونجاو بۆ کۆمپانی و سەرمایە گوزارانی دەرەوە بە مەبەستی فراهەمکردنی دەرفەتی کار و کەمکردنەوەی ڕێژەی بێکاری بە تایبەتی لە ناوچینی گەنج و دەرچووی پەیمانگا و زانکۆکاندا بە گرتنەبەری سیاسەتی کارپێکردنی سەردەمیانە و ڕێگرتن لە پاوانکاری بازار و کۆمپانیا و پرۆژەی وەبەرهێنان. بەڕێزان، ئەوەی لێرەدا ئاماژەم پێکرد هێڵە گشتیەکانی کارنامەی حکوومەتی هاوبەشە. وردەکاری ئەم کارنامەیە دەبێتە پلان و پرۆژە و پرۆگرامی سیاسەتگوزاری گشتی حکوومەت و لە کار و بەرنامەی وەزارەتەکاندا بە تەواوەتی هەوڵ دەدەین ڕەنگ بداتەوە. لە کۆتاییدا پیادەکردن و سەرکەوتنی پرۆگرامی حکوومەت سەرکەوتنی هاوڵاتی خۆڕاگر و ناخۆشدیدەی کوردستانە. خزمەتی کۆمەڵایەتی و ئابووری سەرفەرازی حکوومەت دەبێت. دانیشتوانی کوردستان شایستەی ئایندەیەکی گەشترن، شایستەی ئازادی، سەربەستی و دیموکراسی پتەوترن. بە پشتیوانی هێزی ئاسایش و پێشمەرگە و پۆلیس و هاوڵاتیان دەتوانین ئەنجامی باشتر بەدەست بهێنین، خەونی گەورەتر بهێنینەدی. جارێکی دیکەش زۆر سپاستان دەکەم. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. فەرموو. بەڕێزان، بەم شێوەیە دانیشتنی ئەمڕۆمان کۆتایی پێهات. دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان کۆتایی پێهات. بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز جێگری سەرۆک و وەزیرە بەڕێزەکان دوای پیرۆزبایی ئەچینەوە